گەلی کوردستان ئەمڕۆ بە هەموو ئەو پێکهاتانەی کە لەم وڵاتەدا دەژین دەیانەوێت بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی دیموکراسیانە و بە شێوەیەکی هێمنانە دەیانەوێت ڕەئی خۆیان دەربڕن کە مستەقبەلی ئەم وڵاتە و مستەقبەلی خۆیان بە چ شێوەیەک دەبێ. بە تەئکید ئەوەی ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستان دەیبینین لە پرۆسەی دەنگدان بۆ سەربەخۆیی ڕەفراندۆم بۆ ئەوە نییە ئێمە ڕۆژی پاشتر ئەعلانی سەربەخۆیی کوردستان بکەین، بۆ ئەوەش نییە کە حدودەکانی کوردستان بەو ڕەفراندۆمە دەستنیشان بکەین. ئەم دوو مەسەلەیە یەکجار زۆر موهیمە کە هەموو وڵاتانی دەوروبەری ئێمە و بەغداش ئاگاداری ئەوە بێت. تەنها ئێمە دەمانەوێ ئێرادەی گەلی خۆمان شانی دنیا بدەین کە ئێمە دەمانەوێ بەرەو سەربەخۆیی بڕۆین لە پرۆسەیەکی دیموکراسی و دانوستاندنێکی جدی لەگەڵ بەغدا. ئێمە حدودی چەند ساڵێکە زیاتر لە 20 ساڵە ئیسباتمان کردووە بۆ وڵاتانی دەوروبەر و بۆ عێراقیش کە ئێمە عاملی سەقامگیری و ئارامین لە ناوچەکەدا و بە تەئکیدیش ئێمە هەر دەمێنینەوە بە فاکتەرێکی استقرار و ئەمنیەت لە مەنتیقەدا چ بۆ دراوسێیەکانی خۆمان و چ بۆ بەغداش.